خۆشەویستان ئێستا لە جیهانە هاوسۆزیەک هەیە بە موسڵمان و غەیرە موسڵمانەوە، یعنی ئەگەر ئینسان سەیری شاشەکانی تەلەڤیزیۆن و هەواڵ و میدیا بکات، یعنی لە وڵاتانی ئەمریکای لاتین خەڵکی ناموسڵمان ئافرەتی وەکو بڵێ ناپۆشتە دێنە سەر شەقامەکان و هاوسۆزی خۆیان بۆ ئەم برسیکردنەی ژن و مناڵ و گەنج و پیری کەرتی غەزە دەرەبڕن، ینی پەیوەندی نییە تەنها بەس بە ئەوەی موسڵمان هەست و سۆزی جوڵا بێت، مرۆڤایەتی ئەوەی زیندوو بێت بەڕاستی هەست و سۆزی جوڵاوە. جا لە سەرانسەری جیهان لێرە و لەوێ هەر یەکێک بە ئەندازەی خۆی بەو شێوازەی کە ئەتوانێ پاڵپشتی و هاوکاری مسلمانانی غەزە ئاکات، هەیە بە خۆپشاندانە، هەیە بە ناڕەزاییە، هەیە بە کۆمەکی مادیە، هەیە بە کۆمەکی معنەویە، بە دوعاکردنە بە شەو نوێژە. لە کوردستانیش سوپاس بەخوا کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵێک دەستگای دەستپاک و ئەمین هەستاون بەم کارە. یەکێک لەو دەستگایانە بێگومان دەستگای خێرخوازی بەخشینە کە نمونی زۆر زۆر جوان لەم ڕۆژانەی ڕابردووایانی تۆمارکران. بەخشین لە ناو کوردەواری ئێمەدا، لە ناو خەڵکی موسڵمانی کووردا بەڕاستی دوانەیەکی لێک دانەبراون، دوو ڕووی یەک دراون. خەڵکی کوردستان و مسلمانانی کوردستان لەگەڵ بەخشین و هاوکاریکردنی لێقەوماوان وەکو دوو ڕووی یەک دراوان لێک جانابنەوە. لەسەر بەردەوامی بەخشینی مسلمانان لەم کاتەدا بۆ مسلمانانی غەزە میوانداری زۆر بەڕێز سادق گەرمیانی بانخوازمان کردو کە بە سوپاسەوە لە ستودیۆ میوانە. کاک سادق جان بەخێر بیت. زۆر بەخێر کاک سادق. سەلام بدن، خۆ پەداشتان باتن ئینشاءالله. جزاک الله خەیرەن. کاک سادق، ئەو مەئەسات و برسیکردنەی کە ئێستا لە کەرتی غەزە بە سەر نزیکی 2 ملیۆن کەسا دێت و لە هەرێمی کوردستان سوپاس بۆخوا لە مناڵێکی بچووکەوە بیگرێت تا گەورەیەک هەری چوو بە پێی توانای خۆی لە 250 دیناری طبعی بریمەری و حتاکو چەندین دەفتە دۆلار ئەبەخشرێ. ئەمە لە نێو کۆمەڵگەی مسلمانی کووردا چیمان پێڵێت؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. يا ربي لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم منزل الكتاب ومجري السحاب وهازم الأحزاب اهزمهم وانصرنا عليهم يا الله. اللهم منزل الكتاب ومجري السحاب وهازم الأحزاب اهزمهم وانصرنا عليهم يا الله يا أرحم الراحمين. بڵێ مامۆستای بەڕێز، بەڕاستی ئەو کارەساتەی کە ئەمڕۆ لە غەزا بە چای خۆمان دەیبینین کارەساتێکە قەناعەتم وایە تا ئێستا جیهان دەگمەشتی ئاوایی بەو شێوە بەخۆبینی بێت. کارەساتێکە بەڕاستی تەنها دڵی کەسانێک بۆی ناجوڵێ، گیرفانی کەسانێک بۆی ناجوڵێ، دەستی کەسانێک بۆی ناجوڵێ کە هاوسۆزە لەگەڵ دەست و دڵ و گیرفانی سەهیۆنیەتە. ئەگەر نا بەڕاستی ئەو کارەساتەی ئەمڕۆ ڕوئەدات لە کەرتی غەزا، وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە فەرمودەیەکە ئەفەرمێ مسلمانان یەک جەستن. جا ئای ئینسان واقعان ئاوا بەم شێوەی بیرکاتەوە، ئەگەری وا بیرکەیتەوە وا تێڕامانی لەو مەوزوعە کە تۆ مسلمانان بە جەستەی خۆت بزانی، کاتێک کە جەستت ئازارێکی تایە لە هەر کوێی ئەعزایەکتا سەیرەکەی شەوخەوانت لێ ناکەوێ و ناڕەحەتیت و ئەم سەری لای دکتۆر و ئەو سەری لای دکتۆر بۆ ئەوەی چارەسەری ئەم ئازارە بکەیت. جا بەڕاستی ئەم ئازارەی ئەم ڕۆیش کە برایانمان خوشکانمان لە غەزا تووشیان بووە، جێگەی خۆیەتی. ئێمەش هاوسۆزی خۆمان، گیرفانی خۆمان، دەستی خۆمان، زمانی خۆمان لەبەر خاتری خوا ئاوەڵاکەین بۆیان، بۆی بتوانین هیچ نەبێ تۆزێ لەو معانات و ناڕەحەتی و برسێتی و ناخۆشەی کە ئێستا بەسەریانە سەپێنراوە کەم کەینەوە. چکم با دڵنیابین وەڵڵاهی وەبیللاهی لە ڕۆژی قیامەتە تەواوی مسلمانان لێپرسراون لە بەرامبەر ئەهلی غەزا
و لە بەرامبەر ئەو براوشکانەمان کە ئێستا قەت و ئامەکرێن کەس دڵی خۆش نەبێت لەوەی بڵێ من دوورم دووری زمانت هەیە لە بەرامبەر خوادا دوعایان بۆ بکە دووری دەستت هەیە بیگیفان تا بکە و هاوکاریان بکە بەڵێ ئێمە ئێستا نەتوانین بە جەستە لەوێ بین لەگەڵیان بین بەڵام ئەتوانین بە گیرفان بە دەست بە زمان بە دوعای خێر لە خزمەتی پەروەردگارە بەڵکو ئەمە خوایە دوعای موسڵمانێک گیرا ببێ جا لەبەر ئەوە بۆیە من لێرەوە داوا ئەکەم لە تەواوی خوا پێداوان ئەو کەسانەی کە خوای پەروەردگار ئاوڕی لێدانەتەوە کە بەرەکەت و ڕزقی خۆی ڕشتووە بەسەریانە زۆر کەسەیە ئیستا هەر لە وڵاتی خۆشمانە خاوەنی دەیان دەفتەر دۆلار و ملیۆنە دۆلار و وەزعێکی زۆر باشە ئەمە دڵنیابە لەوە برا ئازیزەکەم خوشکە ئازیزەکەم بەخوا ئەمە ئازایەتی خۆت نییە عەقڵی خۆت نییە والله ئەمە بەرەکەتێکە خوای پەروەردگار ڕشتوێتی بەسەر تۆ دەرگای ڕزق و ڕۆزی لە تۆ کردووەتەوە بە تۆی بەخشیوە کەواتە ئەی خوا پێداوان ئێوەش ئەمڕۆ ببەخشن لە پێناوی خوا والله وبالله وتاللهی دڵنیابن دارێک چۆن پەلوپۆکەی دەبڕی ساڵێکی تر پەلوپۆیەکی جوانتر زیاتر دەبەخشێت سێبەرێکی خۆشتر دەبەخشێت دڵنیابن خوای پەروەردگار لەو بەخشینەتان خوا جێگای پڕ دەکاتەوە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئەفەرمێ لە فەرمودەیەکە ئەفەرمێ ڕۆژانە 2 مەلائیکە دائەبەزنە سەر ئەرز ئەو کەسانەی کە ئەبەخشن لە پێناوی خوا ئەو کەسانەی کە دەستیان لە گیفانیانایە و دەری دەکەن و بەدەم فەقیر و هەژار و نەدارەوە و بە تایبەتیش ئەمڕۆ ئەهلی غەزەوە ئەفەرمێ مەلائیکەیە دوعا کاڵێ خوای پەروەردگار جێگای بۆ پڕۆکە مەلائیکەی دووهەمیش ئەم دوعایە کاڵێ خوای پەروەردگار ئەوەی کە دەستی نوقاوە گیفانی داخراوە کە دەستی تێی ناچێ و ڕەزیلە خوای پەروەردگار لێی بگرەوە جا دوعای مەلائیکەش بەڕاستی هەمومان ئەزانین دوعای مەلائیکە حتمەن گومانی تیانە لای پەروەردگار بەڕاستی قبوڵە بۆ لا یعسون الله ما ئەمەرەهم ئەوان بێ ئەمری خوا ناکەن وەکو ئێمەی ئینسان نین ڕۆژانە تاوان و کابراوتی بێ ئەمری خوا و کۆمەڵێ سەرپێچی بکەین لەبەر ئەوە دڵنیابن ئەو خوا پێداوانە دوعای ئەم مەلائیکەتانە بۆ ئێوە لە ماڵەکەی خۆتان دەیبەخشن خوا زیاترتان پێدەبەخشن ئینشاءالله مامۆستا تا چۆنێک گرنگە کە ئەمە بە دەرفەتێکی گەورە بزانین کە ئەهلی غەزا هەم لە پێناو دین هەم لە پێناو خاکەکەیاندا کە دینەکە بە پلەی یەکەم ئەوان ئەجەنگن لە پێناویادا ئێمە بە دەرفەتێکی گەورەی بزانین بۆ ئەوەی لە 1000 دینار کە ئەیبەخشین پاداشتێکی زۆر گەورە خوای گەورە بمانداتەوە ئینشاءڵڵا لە بەرامبەریدا. بەڵێ خوشکە ئازیزەکەم ئێمە ئەگەر بە وردی لی بڕوانین ئەوەی ئەمڕۆ مسلمانانی غەزا وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە چەند فەرمودەدا ئیشارەی پێکردووە کە لە چواردەوری ئەطرافی غەزا کۆمەڵانێک هەن لا یەزال ئەجەنگن لە پێناوی خوای پەروەردگارە بۆ سەرکەوتنی ئەم دینە. ئێمە بین بەراوردی ئالە سعود کە بەڕاستی سەبوونە بە ئالە جوولەکە ئالە سەهیۆنی بەراورد کەین لەگەڵ ئەو مسلمانانەی لە ئەقسا و لە چواردەوری ئەقسان سەیریکە باشە ئەوە ڕووگەی ئێمە بۆ پێشتر خوای پەروەردگار گۆڕی بە ئەم ڕووگەیکە بۆ ئەو مسلمانانەی کە ئێستا لە غەزەدان بە ڕۆحیان بە ماڵیان بە هەر شتێکە دەتوانایانە هەبێ یعنی دیفاع ئەکەن جیهاد ئەکەن تێ ئەکۆشن بۆ چییە ئەمە؟ والله وبالله وتالله ئەمە بۆ نەسرەتی تەواوی مسلمانانە والله وبالله ئەوەی ئەوان دەیکەن ئەمڕۆ ئەوە ئەرکی سەرشانی تەواوی مسلمانانی عالەمە کە ئەبێ ئەو کارەی ئەوانێکن ئێمەش تیا بەشدار بووینایە لەبەرەوەی ئەو برایانەمان کە ئێستا لە غەزا ئەو خوشکانەمان کە ئێستا لە غەزا دیفاع ئەکەن لەم دینە کە خوای پەروەردگار ناردوێتی بۆچی؟ بۆ ئەوەی کە ئینسانەکان لە ناڕەحەتی لە زەلکاو لە ناخۆشی دەربێنن بۆ ئیسراحەت و خۆشی بۆ بوانەوەی ژیانێکی شەرەفمەندانە عیزەتمەندانە
بۆ ژیانێک کە هەم خۆی پێی رازی بێ هەم خوا پێی رازی بێ. لەبەرەوەی بۆیە من قەناعەتم وایە ئەوەی کە ئەمڕۆ لە غەزە ڕوودەدا ئەمە ویستی خوایە، ئەمری خوایە، قەدەری خوایە، ئەبێ ڕوو بدات. ئەمە هیچ گومانمان نەبێ لەوە. ئێستا زۆر کەسەیان دێنە سەر ئەمە ئەڵێن ئەگەر 7 ئۆکتۆبەر نەبوایە ئەم شتە ڕووی نەئەدا. باشە برایانی بەڕێز خەڵکان و جەماوەری موسڵمان، خۆ باشە ئەنفالەکانی بەرزان خۆ 7 ئۆکتۆبەر نەبوو، خۆ ئەنفالەکانی ئێمەی کورد خۆ 7 ئۆکتۆبەر نەبوو، خۆ هەڵەبجەی شەهید 7 ئۆکتۆبەر نەبوو. ئێمە کاتی خۆی ساڵی هەشتاکان لە خەزمەت مامۆستا عەبدوڵڵای کاڵی جۆر کە ئیسا خەزوورمە خۆی گەورە تەمەنی درێژکارە سەر خێر، کتێبێکمانە خوێن، کتێبی جوولەکە بوو. کتێبەکە ئەگەر باش لەبەرم مابێ ناوەکەی پرۆتۆکۆلات و سوهەما و سەهوێنیە، حوکەما و سەهوێنیە، ئەم بەو شێوەیە. ئەوە کتێبەکە بوو. ئەم کتێبە کاتی خۆی کە جوولەکە دایناوە چۆن فەسادی، بەرەڵایی، بێئەخلاقی، بێئەدەبی، دڕندەیەتی خۆی بەسەر عالەما بسەپێنێ و چۆن دەست بەسەر عالەما بگرێت. جا یەکێ لەو ئەوانەی کە ئیستەش هەر لە بیرمە، یەکێک لەوانە لەو خاڵانەی کە تیایدا بوو، خاڵی ئەوە بوو خەڵک برسی بکە بۆ ئەوەی دوات کەوێت. جا بۆیە ئێستا من گومانم هەیە لەم دەسڵاتە کە ئاوا خەڵک برسی ئەکەن، گومانم هەیە ئیشەڵا ئەوە نەبێ، بەس گومانم هەیە ئەمە لەوێ وەرگیرا بێ ئەوەی خەڵک دوای بەتاڵ و هەتاڵ و چۆن بڵێ ئەو فکرە ئەلمانیەتە بکەوێ کە خۆیان ئایانەوێ ئالی جوولەکە. جا بۆیە خۆشکە گیان ئێمە باش ئەزانین، هو هەموو کەسێکیش باش ئەزانێ کە ئەو برایانەمان ئێستا لەوێ لەو ناڕەحەتی و ڕووبەڕووبوونەوەیەکی نابەرامبەران ئەمە قەناعەتم وایە وەکو خۆیان دەڵێن بەڕاستی ئێمە ئەمە کۆمەڵە خەڵکێک دەبینین لەم شار و لە وڵاتە ئینسان نین. بۆیە ئێمە دڵمان خۆش بێ ئینشاء ئەڵڵا خوای پەروەردگار ئەو نەسڕەتە هەر دەنێرێ، بەڵام ئیتر قەدەرەکەی کردو چۆنە و کەیە ئێمە نازانین. ومێدەم وایە ئینشاء ئەڵڵا ئەو نەسڕەتە خوای پەروەردگار هەبۆیان دەنێرێ و هەر سەرکەوتوو دەبن و ئەم دەرفەتەیش کە ئەمڕۆ خوای پەروەردگار بۆ ئەو برایانەی ناردووە دڵنیابن غەیری سەربەرزی، غەیری پلەی شەهادەت بۆ لای خوای پەروەردگار هیچێکی تر مەبەست نییە لەو قەزیا و هەم خوای گەورەیش هەڵی بژاردوون وەکو بە نەسی ئایەتە فەرمێ من هەڵتان دەبژێرم شەهید ئەی ئەوانەی کە شەهیدن لە پێناوی من. دەستخۆش سادق ینی بینیمان ئێمە 3 مانگە خەڵک لێرە موچەی وەرنەگرتووە. ئەم کەمپینەی کە ڕاگەێنراوە پێش دابشکردنی موچەش بوو، خەڵک سوپاس بۆ خوا ینی قەرزی کردو هەبوو ئەوەی کە هەی بۆ لە ماڵەوە هێناوێتی مناڵە دەغیلەی هێناوە، خەڵکە سیارەی فرۆشتووە، کۆمەڵک بابەتی لەمانە. تا چەند گرنگە لەگەڵ ئەم بەخشینەیە کە دڵ و دەستمان فراوان بێ بۆ بەخشین، دڵ و دەستیشمان لە شەوانە، لە تاریکی شەوە، لە عیبادەت و لە دوعا و لە شەو نوێژە لەگەڵ هاوکاریە مادیەکانە دوعایان بۆ بکەین و شەو نوێژ بکەین و هەستینەوە نیو سەعات لە کاتی خۆمان بگرین بۆ ئەوە. تا چەند ئەمە گرنگە؟ وەڵامی مامۆستا گیان تەبعاً مەوزوعی ئەو خاڵی کە باس لە شەو نوێژ دەکەی، پێغەمبەری ئازیز عەلەیهی سەلات وەسەلام فەرمێت لە دوای فەرزەکان ئەوەی کە زۆر لای خوا گرنگە و چۆن بڵێ خوای پەروەردگار دڵی پێی خۆشە شەو نوێژە. جا ئەم شەو نوێژە حەق نییە بڵین هەر لەم کاتە، ئەگەر ئەو خوا کەسێ خوا پێداو بێ بتوانێت بەردەوام بێ لەگەڵ مەسائیلی ئەم شەو نوێژەدا. جا باس لە بەخشینت کرد، خوای پەروەردگار لە بەقەرە سوورەی بەقەرە ئەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. خوای پەروەردگار نمونە دێنێتەوە بۆ ئەو کەسانەی کە سەدەقە ئەکەن، کە خێر ئەکەن، کە دەستیان لە خێر و سەدەقە و چاکایە بەرامبەر بە موسڵمانان، بەرامبەر بە ئەهلی غەزەی ئێستا و بەرامبەر بەو خەڵکە هەژارەی مامۆستا داناییە. من ئێستا لەم شارە ئەگەر خوای پەروەردگار ئەمە نەبێتە مەسەلەی ئەوەی خوا نەخواست باسی خۆم بکەم،
90 ساڵە خوا لە خێرخوازان بە زیادکە من لەم شارە و لە دەرەوەی ئەم شارە دەسم لە کاری خێرخوازیایە واللهی وبیللهی هەر دوێنی ئێوارە ماڵێ تەلەفۆنی بۆ کردوم بە نیمچە گریانێکەوە مامۆستا سوێن بەخوا نەپارە نەخواردن نەماڵی منانی جا بۆیە خوای پەروەردگار لە زۆر شوێن لە قورئانە یا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە زۆر شوێنە باس لە مەسەلەی سەدەقە ئەکا بۆیە ئالێنا خوای پەروەردگار فەرمێن نمونە دێنێتەوە وەکو چییە وایە ئەم سەدەقە وەکو ئەوە وایە دەنکێ گەنم تۆ بیچێنی دانەوێڵەیە بچێنی ئەم دەنکە دانەوێڵەیە حەوت لق دەربکە ئەم حەولقە هەر لقێ 100 دانە دەربکە کەواتە تۆ 1 دیناری تۆ برا ئازیزەکەم خوشکە ئازیزەکەم بۆ سەدەقە لە پێناوی خوا ئەوەکو ئەم نمونەیە کە قورئان هێناوێتەوە کەواتە تۆ دیناری بەخشە خوا 700 پێ دەبەخشێ والله يضاعف لمن يشاء و ئەفەرمێن لەوەی زیاترتان پێبەخشم بۆیە خۆشەویستانم ئازیزانم خوا پێداوان والله ئەمە هەلێکە ئەمە فرسەتێکە خوای گەورە ئێمە تاقی ئەکاتەوە بە تایبەتی ئێوەی خوا پێداو ئێوەی کە خوا ڕزق و ڕۆزی خۆی ڕشتۆ بەسەرتانە هەر برای خۆتە فەقیرە من ئایسە نەفەر ئەناسم لەم شارە زۆر دەوڵەمەند بووە هیچتە نەماوە حالێت زۆر دەوڵەمەند بووە دەوڵەمەندیەکەی بێحساب بووە براکەی عارەبانەی لێخوڕی و عارەبانە والله پیان و تۆ براکەت تێدی کوڕە تازە و فێر بووە لی گەڕێ ئەوەی ئاوا ژیانی ئەڕوات ئەی خوا پێداو دەی ئەوەی سە گەڕایتە تۆ بەردەستی خوا ئیسە لە بەردەستی خوا چی جوابی خوا ئادەیتەوە ئاوا چووی بەدەم براکەی دایک و باوکی خۆت چی جای برای دایک و باوکی ئیمانیت بۆیە لێرەوە داواکەم لە تەواوی ئەو خوا پێداوانە هەوڵ بدەن با ئەم نمونە قورئانیانە بیان گرێتەوە باس بینی لە قیامەتە والله ماڵەکە جێ دێڵید سبەینێ لەوە چێ منداڵەکەیشت کە سوکارەکەیشت بێنە سەر گۆڕەکەیشت و لە قەشی پیان و قسەیشی پێ بڵێن بوو ئەتا ئەمڕۆ خوای پەروەردگار پێی داوی توانات هەیە ببەخشە باخوا پێت ببەخشێ و لە قیامەتیشە باخوای پەروەردگار بەهەشتت پێبەخشێت کورە بەڕاستی ئینسان ئەگەر عاقلانە بیر کاتەوە عاقلانەتی ڕامانێ تۆ ڕۆژێک دی هەر ئەگەڕێیتەوە ئەمە مردنێکە شەراب ئاکامی مردن پێی ئەگەی نۆشی ئەەکەی خاک بەسەر خۆڵت بەدامان بۆش فەرامۆشی ئەەکەی مردن نەساتێ لە پردێ گۆڕی تەنگ و تارەجێت فترەیە باوەڕ ڕووناکە خۆت بۆ خامۆشی ئەەکەی دەست خۆش بێت دەست سپاس بۆ سادق گەرمانی بانخواست کە لەم بڕگەی بەرنامەکەمانە لەگەڵمانە بوو سپاس دەکەین دەست خۆش بکە ساڵجان بەخێر بێ بەدەشتان بەتون یا ڕەب